یاری شەوی تارم هەستی جوانی هۆنراوەکانم داری خۆشەویستیت چەقاوە لە دڵم بەڵێنت پێ ئەدەم هەتاکو مابم بیپارێزم سڵاوێکی پڕ لە سۆز و عەشق و خۆشەویستی پێشکەش بەیەوە بینەرانی ئازیز خۆشەویستانم ئەمڕۆژ هاتووین بۆ یەکێکی تر لە ئاوایی مکوریانی ڕەنگین ئەم ئاواییە جوانە نزیکی 50 ماڵی تێدایە 250 کەس دانیشتووی هەیە لە دەهستانی کانی بازار و بەشی خەلیفان پێکاتوە ناوی ئەم ئاواییە جوانە قۆیتەڵە لە کانیاودا دەوڵەمەندە وەک کەسایەتیە ناسراوەکانی ئەم گوندە ئەتوانم بە مەلا ئەحمەد کە زانا و شاعر بووە و سەلاحی چەلیبیانی کە ڕۆژنامەنووسی دانیشتووی مەهابادە ئشارە بکەم هاوڕێیەتیتان مای دڵگەرمیە بۆ پرۆگرامەکەم هاوڕێمان بن خۆشەویستانم هاتوین بۆ یەکێک لە ماڵەکانی ئاوایی قۆیتەڵ کە زۆر بە جوانی پەزیراییان لێکردین بابیان ناسین بزانین ناوتان چییە؟ بایزیجا باسی خوڕن بەخێر کاک بایزیگیان پێمان بڵێن کە وابزانم شارەزایەکی زۆرتان هەیە لە بواری ئەم گوندەوە پێم بڵێن کە بۆچی ئێرە ناوی قۆیتەڵە بەڵێ بەخێرن وشەی قۆیتەڵ کە نێوی ئێرەیە وشەیەکی تورکیە دوو بۆچوون هەیە لەسەری یەکیان تێدادێک دەڵێن گاوت ئاڵ گاوت یا قاوت قاوت کە گەرمی ورد کراوە برژەرێنراوە کراوت قاوت خەڵک دەزانێ ئاڵیش بەمانای کڕینە یعنی پچوو لەوێ قاوت ممکنە ئێرە جگایەکی لێ بوو بێ قاوتیان لێ فرۆش بێ وەختێکی زت قەدیم چوو بێ خەڵکات پێ لێرە قاوتی کڕی بێ پێتیان پچوو قاوت بکڕە گۆوت ئاڵ و بۆچوونێکی دیکەش هەیە ینی وشەی گۆیاتە گۆیات لە تورکیدا بمانای گاو ئاهەنە ئەو شتێکە جووتی پێ دەکرێت شوخمی پێ لە دەدرێ یاوان ئەویش هەر ئاڵی لەگەڵا دەڵە پچوو گاو ئاسنی بکڕە ئێرە شوێنێکی لێ دیتراوە ماوەیەک لەوە پێش تقریبەن 7 ساڵەوە پێ سێڵاو جگایەکی هەڵداوە کە سەری لادا نزیکی 30 دانە ئالەو بڵین گاو ئاهەنانە ئی قەدیم لەوێدا پەیداکرا پس نیشان دەدا کە ڕەنگە ئەوەش بوو بێ یعنی ڕەنگە ئێرە کارگای لێبوو بێ زمانێکی کارگای دروستکردنی ئەو گاو ئاهەنانە بۆ بە تورکی گوتیانە پچوو لەوێ گۆوتە گۆیاتە یعنی پچوو ئەو گاوە هەنی بکرێت یەکێک لەو دوانە دروستە دەرهەر سوورەت وشەکە کوردی نییە وەکو بەشی زۆرێک لەو دیانێت لە دەوروبەریش ئەغڵەویان تورکین جاوە فەلسەفەی نێوی قۆیتەڵی کە تورک هەمویان بە قەی دەڵەنگێ هەمویان نا بازێکیان مەخسن لە ئێران گیان زۆرە کولەن گیان زۆرە ناڵەن قەن دەفەرمونون گەند جا دەستان خۆش بێ باسی ئەو کێوانەشم بۆ بکەم بزانم ناوی کێوەکان یان ئەوەی کە بۆ ناویان ئەو کێوانە ناویان بۆچی ئەوەیە ڕاست ڕەنگە پێشتر لە خەڵکی نێودێتان ئەمەم ئەو جووری کاگام لێبوو لە شگەڵ شۆڕاکان باسییان دەکرد کە ئەو دێ پێ دەڵێن مکری قڕان ئەو چێوە یا چێوێک لە پشتەوە پێ دەڵێن بەردە کونتێ ئەو چێوەی پشت سەرمان پێ دەڵێن قۆڵە سوور ئەوەی ڕوبەڕوومان نێوێکی فۆکاهی هەیە پێ دەڵێن تەبکی کەران کە ئەو بۆ خۆی داستانی هەیە بۆ وای پێێتەوە یا مەسەلەن ئەوەی ئەو بەری کە ڕوبەڕوومان پێ دەڵێن کەمازار کەمازار ینی جارێکی کە کەمای لێ واشە ئەلعام چوو کەمای لێ ئەلعانە بەهاران کەما چییە؟ کەما جوورە جیاکە کە لەگەڵ ڕێواسی زۆرتر لەو جیگانی کە ڕێواسیان هەن کەماشیان هەیە ینی ئەو کەمایە ئەخورێت یا خاسیەتی دەرمانی هەیە یا چۆن دەرمانی شتی کە هەبێ نازان بەڵام بۆ بڵین ماڵات شت دەیخوا کەمازار ینی جارێکی کە
کەمالی جاڕێژ ئەو شوێنەیە کەوا جگایەکی دەشتە یا شاخە یا جگایەکی هەرچێکی بێ و جگای کە شتی زۆر لێ پێ دەڵێن کەمازار یا ئەو چەبکەی ئەو بەری کە پێی دەڵێن مکری قڕان ئەوە گویا زمانێکی مکری پەنایان بردو بۆیە کاکەگیان لەسەرێ کوتت کە ئێرە داستانێکی هەیە گەر بمان بگەڕیت بەڵێ ئەرز دەکەم داستانی ئەو بەردەی کە بەردی قۆیتەڵێ مەشهورە خەڵکی منتەقەی دەزانن ئەوە باز دەکرێت دڵن زمانێکی کتویانە هەر کەس وەکو شۆخی خەڵکێکی شۆخی لێ بۆ ئێرە خەڵکێکی هەلی جەفەنگ و پێکەنی نۆشتانە بۆ لێرە وەختی تلویزیۆن و رادیۆ و نەزام ڕۆژنامە و مەجللەی فۆکاهی وەشتانەوە قسە جێردراوەتەوە لە بن کورسی و لە مەزلیسان و لە دەرێ لە ناوەکە قسە خۆش دا ئەو وەردە باسییان دەکردیان کورد ئەو وەختی وا قاو بودیان کورد هەر کەس بچێت لەسەرەوە بەردێ ڕاوەستەیە بلا نسبت کردبێ لەگەڵ احترامێکی کە بۆ خەڵکەکەی بەڵام بڵین چیاوە بوو داستانێکی هەیە مامۆستایەکی ئاینی زمانێکی دێ لێرە میوانی مەلای ئاودانی دەبێت لێ باز دەکات دەڵە گوۆیە مامۆستا خۆیتەڵ بەردێکی ئەوەی لێە بۆ نایە پێنیشانم دی دەڵە وەری وڵا پێنیشان دەدەن دەڵاخە دەڵێن گۆیا کتویانە هەر کەس بچێت لەسەرەوە بەردێ ڕاوەستێ نازانام تێک دەچێ و چۆن دەبێت دەڵە جاکاکە وەرم پێنیشان دەدەمە چ لەسەر ڕاوزانە تێک دەچی یانە دیدیان پێکەوە هەردوو مامۆستا ئیکانی مام جومعەیە ئەوی کەس مامۆستای مزگەوتیە بەشۆخی دێن مامۆستای ئیمام جومعە دەچێتە سەر بەردەکەی ڕادەوەستێ و دەڵا دی فڵانی بۆ هیچیم لێ نەهات دەڵە چۆن هیچت لێ نهاتەوە دەڵا وەڵای ئەمە هیچم نییە دەڵا ئەگە هیچ نییە بۆ چووی لەسەرەوە بەردی ڕاوەستایی لە هیچ خۆڕای دەست خۆش بێ ئەخوا شۆخیانە بوونەوە سلااو خوشکێگیان باشی شکر زۆر سپاس دەکەم باش سلامەتی مەمنونی تۆم باش چی تەکرد لێرە واللهی مەمنونی تۆم باشن شکر هاتبوومەکەنە و خانمەی تقریبن جیرانین خزمیشین کێیەکن نێبەکانمان ئامۆستا ئاها بینتان چۆنە وەستان چۆن لەگەڵ زۆر باش وەک خوشکێکی زۆر باشین باوە جوودەوەی کە مێدەکانمان ئامۆزان خۆشمان وەک خوشکێکی واین هاتوو چۆی یەکەکەن ئەچن بۆ ئەم لاولا پێکەوە ئارێ وەڵام مڕەتەب لە ئەمە تقریبن دە هەفتەیدا دوسێ ڕۆژان لێرەین ئەوانیش سێ مانگەکەی لێرن لەوێ شەراوین ئەها ئەی لەکوێی ترنەوە لە مەهاباد مەهاباد ئەی چۆناچۆنەکە سەردانیێراکەن بە بووکی ڕۆشتون بۆ مەهابادیان ناوەڵا کەشاوەرزیمان لێرەیە کەشاوەرزیمان لێرەیە فەسڵە هاوینەکان ئەوەندەی کاری کەشاوەرزی هەبێ لێرە کارەکانمان جێبەجێ دەکەوین دوایش بە ئیسراحەت زۆرتر دێینەوە ئەها دێ باشە پێم بڵێ کەشاوەرزیەکەتان چی و چیتیایە بەرەی کەشاوەرزیتان چی واللهی زۆرتر گەنمە و جۆیە گەنم و جۆ ئەی باخچەتان هەیە چزام سەوزی تەماتە لێرە تەماتە شتەی لێە لێتی ئەوانش بێستانشتی دەکەن ئەمە تقریبن لە حەساری باخچێکی چکۆلەمان هەیە و بڕگەشتانمان داناون لە حەساریە ئەی ڕبوشتە دروست کرد ئەم ساڵ والله لە ڕوودا زۆر سەڕشتم نییە باخدای ئەیکێ ڕبوشتەی وات بۆ دروستەکە واللهی دێ ڕووبشە زۆرتر دەکڕم ئەمما باینجانشتی ئەوانی کە بێستانە ئەوانە باینجانی مەحلی خۆمان زەردی دەکەن دێ یەخچاڵی دەنین ئەی پێم بڵێ دیارە کابانی باشی چێشتی سازەکەی وەک بڵێن هاوینان یان زستانان شتوشتە شە لەم و دوێنەوە شتازانی ناوەڵا چێشتە قەدیمەکان لە ڕووی کتێبەوە ساز دەکەم ئەمما بخۆم ئاوە چاکنا مەسەن وەک سەنگە سیری وەک بربەستێڵ ئەوانە وەلی شتە تەبیعەکانیش مەسەن دۆڵمە و ئەوانە بۆ جستانان دۆڵمە زۆر خۆشە دۆڵمە و گۆشتێکی خۆشوانە ساز دەکەین خوشکێکیان پێم بڵێ سەنگە سیر چۆن دروستەکە سەنگە سیر نیسکی بۆ زەر دەکەین برنجی بۆ زەر دەکەین گۆشتی سووری بۆ زەر دەکەین ئەوانە دوایە داخریدا پێکەوە تێکەڵیان دەکەین کەفتە قیلقلی ڕۆن و پیوازێکی زۆر پیوازداخێکی زۆر خۆشوان ماستیشی تێ دەکەین ئەلبەتە دۆ کەشکی دەتوانانی تێکەی ماستی دەتوانانی تێکەی بەوانە سازی دەکەین زۆرتر زستانان دەیخۆنوان بەڵە زۆرتر دستانان دەیخۆین باشەی بۆ هاوسەرەکەتی دروستەکەی ئەرێوەڵا حەزی لێتی ئەرێوەڵا حەزی زۆرتر لە دۆڵمەیە دۆڵمەشی زۆر بۆ ساز دەکەین بەتە ئەوانی خۆشمان نەگەر لێ دەنێن هەموو داوەتی دەکەم بەسەروی دۆڵمە دەی دۆڵمەی گەڵاوانیە گەڵامێ و دۆڵمەی کەلەم کەلەرمی زۆرتر پێخۆشە باشە دەست و چاوە خۆش بە یاخوا ئیشەڵڵا کە هەمیشە ژیانتان پڕ بە لە خۆشی زۆر سپاس بە قوربان دەست و خۆش بێ لەسەر ئیجازەت ناخوایشەکەم خوا حافیزە بێ
کاکەگیان سلااو باشی شکر چاوەڕ نێرە باپێکەوە قسە بکەین چۆنی بۆ قوربان وەرە پێشێ وەرە پێشێ وەرە پێشێ چۆنی باشی باشی کاکەگیان حاج دەکەم بەخێرن سەرچاو زۆر سپاس دەکەم پێم بڵێ ڕۆشتی بۆ کوێ وەڵا ئێمە میوانین لێرە من بخۆم خەڵکی وەکانم ماڵی ئاوەرزاوەکەم لێرەیە داهاتین سازبین کە بچینەوە وەکانەوە شەشی فێنا لە خزمەت وداین دێ باشێ شەڵا بە سلامەتی نێوانت لەگەڵ ئەوەڵزاوەکە تا چۆن وەڵا لێوانمان زۆر خۆشە کاری سێوان هەبوو ئێمە شاتین هەمکاریمان کردن سێوەکانیمان ڕنی و لە جەبەمان کردون ئامادەن کە بیان فرۆشین ئینشەڵڵا ئینشاءڵڵا ینی بژێ ژیانتان لە ڕۆی لەسەر ئەو سێوەوەیە وەڵا ئەوان بەڵێ لێرە باغ و باغاتیان هەیە زۆرتەی خەڵکی نێودەی ئێرە خەریکی کەشاوەرزین یا باغا یا زمینی کەشاوەرزێ گەنمە نۆکە خەریکی ئەوانن بەڵێ دێ باشە ئەی زۆر دێن بۆ ئێرە سەردانیێرە وەڵا لە فەسڵی تقریبا پاییزدا کە ئێمە لە نێو شارین کەمترمان کارەیە بەڵە دێن سەریان دەدەین زۆر کەوایە ئەزانن خەڵکەکە ئێرە چۆنن ئارەوەڵا خەڵکی ئێرە لەو فەسڵدا کە کاروشیان تەوا دەبێت کەشاوەرزی دستانانیش بێکارن شەوانە دادەنیشین دێن دۆمینە دەکەین جۆرابێنە سوزانم دامەیە شوانە دەچینە ماڵی یەکتر دادەنیشین خەریکی ئەو جۆرە بازیانین دێ باشە ئەی جگە لەو کایانە کە پێکەوە ئەیکەن تیمی فوتباڵ وشتتان هەیە یان یاری چۆن زیاتر ئەوان لە جامی رووسایدا شرکت دەکەن لە فەسلی نەورۆزدا کە دێن بەهاران لە غەلیفانە ئەو دیانام و کۆ دەبنەوە و لێ بازەکان دەکرێن کە ئەو ساڵ تیمی خۆیتەڵیش مخامی دووەمی هێنابەوە لە جامی رووسایدا زۆر باشە کەوایە فوتباڵیستی زۆر باشی تایە وەڵا تێشیدا بەڵەوەلی ئەلحان کەمتر بوونەوە جوانەکان دەنا لە قەدیمدا بەڵێ فوتباڵیستی زۆری هەبوو بخۆشم علاقەم بە فوتباڵ کە زۆرە ئەی خۆتان کایاکەن وەڵا لێرە نا وەلی لە ناو شار بەڵێ دەچینە ساڵۆن شەوانە ساڵۆنەگرن و ساڵۆنمان پێەیە ئێرە زمینێکی فوتباڵی لێ نییە بڵین چەمەنیان کردبێت و جوان و ڕێک و پێ وەڵا لەوەدا ئەومکاناتیان زۆر کەمە و داوا لە شوراکان دەکەن ئینشەڵا کە فوتباڵیستی چاکیانەیە بتوانێت زمینێکشان بووە تەهیە بکە کە جوانەکان بتوانن بخوان لێرە بازی بکەن وەگەنە شەوانە کوڕەکان هەموو دەچنە غەلیفان لەوێ ساڵۆنی وەرزشی هەیە و لەوێ خەریکی بازی دەبن هاوڕانی ئازیز بە شانازی و هاتوونەتەکەن کاکسەلاحی چەلەبیانی جابا لەگەڵی بدوێن سلااو لێ بە کاکسەلاحیان سلااو لێەوەش بۆ بەخێرن زۆر سپاس دەکەم کاکسەلاحیان باشی ئەگەر زەحمەت نەبێ بۆ عنوانی کەسێکە ناسراوی ئێمە لە ئەوڵی پرۆگرامەکەشەوە ناوی جەنابمان هێنا بۆ عنوانی کەسێکە ڕۆژنامەنووسە کەسێکە زۆر ناسراوە ئەگەر زەحمەت نەبێ بیۆگرافیەک لە خۆتان بفەرمون بابینەرانیشمان ئاگادار بن ئەرجی سلااو و ڕێز و حرمەتم هەیە خزمەت ئێوە و ستافی بەرنامە جوانەکەتان بە خیراتنتان دەکەین بۆ ئاوایی خۆش و سەرسەوزی خۆیتەڵ و خەڵکی خوێنگەرم و پاک و زەحمەتکێشی ئاوایی خۆیتەڵ ئەرز بێ خزمەتان من سەلاحەدینی چەلەبیانی ئەندازیاری کشت و کاڵم خوێندووە لیسانسی کشاوەرزی و فوق لیسانس علومی سیاسیم هەیە لە دەهەی هەشتاوە مەکای ڕۆژنامەوانی و وەرجێڕان و ویراستاری شتم کردووە و هەتا ئەوە هەروها خۆشنویسیش کار کردووەکو هوەر بەڵام وەکو کاری بەیسلا پیشەیی خۆ من لە بەخشی تەعاوندا لە مەهاباد فعالم مدیر عاملی شارێکی سەنعەتی جەهاداباد بووم و لە بەخشی تەعاوندا چالاکم و دوانی ئەوڕانیش وەکو کۆمەک بە ئابووری اقتصادی ماڵێ خەریکی کاری کشت و کاڵی وەرزێڕیم لەسەر زەوینەکانی بابوو با پیرانمان لێرە لە ئاوایی خۆیتەڵ زۆر سپاسای خۆلشتان ساغ بێ کاک سەلاحیان ئەمەوە وەکو یەکدانە ڕۆژنامە نووس یەک کەسێکە زۆر لە بواری خوێندنا شارەزایە باسی خۆیتەڵم بۆ بکەی بزانم خۆیتەڵ ئایا بە ڕای جەنابچان ناوێکی تری هەیە یان معنیەکی تری هەیە جگە لەو معنیە تورکیانە کە ئێمە پێم وابێ چەند کەسێک باسییان کردووە ئەرز بێ خزمەتان ئاوای خۆیتەڵ کە من خۆم وەلەدی ئەو ئاوایەم و بابیشم هەر وەلەدی ئەو ئاوایە ئەرز بێ لەبای ڕیشەشناسی و تەبارشناسی نێوی خۆیتاڵ کرۆنۆلۆژی ئەو وشەیە من دووشتم دەستکەوتو یەکیان لە فەرهەنگی لغەتی عەلامەت یەخودادا یا معیندا دەقیق لەسەریاد نیم لەوێ من گەیشتم بە وشەی قەیتەڵ ینی ڕایەتی باش و خەڵکی باش
و دەخیل نووسویەتی ڕایەتی خوب بە فارسیەکەی بەڵام ئەوە یەک معنایان کە قەیتەڵەکە بۆتە قۆیتەڵ ئەوانەی کە لە ئەدەبیاتی عەرەبی شارەزان بەحسی حروفی ئەجوە فوشتی وایە واو دەبێتە یێ و جاروبارە ئەو تەغیراتە لە زمانی عەرەبیشدا بە پێی قاعدەی گرامێری زمانی عەرەبی ڕوودەدا ئەوە یەک معنای دووەمی کە هەر لە ڕیشەشناسی خودی کەلیمەی خۆیتەڵ و نێوی خۆیتەڵ دەکرێ بڵێن قەوی تەڵە قەوی تەڵ یا قەوی یا تەل و تەپەی قەوی یا گردی قەوی یا گردی باش و محکەم وەگەر چاو لە باری جغرافیای تۆپۆگرافی چاوی لێ بکەی بە چواردەورەکەی بە تەپە و چێو دەور دراوە لە باری جغرافیاوە لە نێو دەڕەدا و لە نێو خڕوچۆمدا هەڵکەوتوە قەراقی خڕوچۆم و دەکرێ بڵێ ئەوەش ڕاست بێ و بۆ چوونەش کە لە بینی سێدانە تەل و تەپەدا هەڵکەوتەوە معنی دووەمی ئەوە بێ بەڵێ جیا لەمانە تورکەکەی کە دۆستان فەرمویان ئەمن ئەوان تکرار ناکەمەوەدا ئەو دوو معنایش بۆ ئێوە بەڵێ زۆر باشە کاک سەلاحیان ئێوە خۆتان هاتوچۆ ئێراکەن یا هەر دانیشتو ئێرەوە بزانم هەر لە مەهابادن شتێکی واتان فەرمووان بەڵێ من هاتشوێرە دەکەم ڕۆژۆژە دوانی ئەوڕان دیەم لەسەر باغ و کشاوەرزی و کشت و کاڵمانی لەوێ خۆم زەویەکان لە چێڵم باغم ساز کردووەوە باغی چیتان هەیە؟ باغی وڵاسی و هەڵو و کۆخۆوانەمان هەیە ئەی بەهرەی باغەکانتان باشن وا بڵێن سێوەکانی زۆر باشن ینی خاکەکەی ئەوەندە باش هەیە کە کەسێک ئەگەر پێی خۆش بە بیەوێت لێرە باغێکدا بنێ یا مەزرەیەک دروست بکات عەرز بێ خزمەتان لەباری وەزئی کشاوەرزی و خاک و وڵاتەکەی ئێرە ناوچەیەکی شاخاویە و بە ئیسلا کوردستانیەوە ئاوهەوایەکی معتەدلی هەیە نە زۆر سارد و نە زۆر گەرمە بەڵام خاکەکانی زۆر پڕپیت و بەحاصل خیزن و چەند ساڵێک دەبێت 10 ساڵێک دەبێت خەڵک جیا لە ئاژەڵداری و کشاوەرزی دێمی ڕویان هێناوەتە باغداریش و قەتعاتێک لە باغ و شتیش لێرە گەرەوە جوان تماشاکەن ساز کراوە و کاری لەسەر کراوە سەرمایه‌گوزاری لەسەر کراوە بەڵام ئێرە ئاوێکی تقریبان ئاوی باشی هەیە بەڵام بەداخەوە بەرپرسان یا ئەوانەی متەوەلی و بەرپرسی بە ئیسلا خزمەتگوزاری لەو بەشی کشت و کاڵن بۆ سوورەتە ئاوریان وێرە نەداوەتەوە هەر بۆنە بوونەگەر حتمما تەسویرتان گرتووە کە ئێرە چۆمێکی قەوی و بەهێزی بەکندا دێکە لە سەرشاخەکانی زنجیرانەوە دێتە خوار و دەچێتەوە سیمینەی لێرە ئەو ئاوە مەگە خەڵک بۆ خۆیان بە سەرمایە خۆیان پۆمپوشتیان تێگر پێدەنا هیچ پرۆژەیەشی لێ نەکراوە و چەند ساڵێکە ئاوبەندیشیان لێرە لەسەرەوە خۆی تەڵساز کردووە بەداخەوە ئەو ئاوبەندە ئێستا تەواو نەبووە بۆ نزیک 10 ساڵ دەچێت ئەوە کارگاکەی کەگەر تەسویرتاندا تەسویرەکانتان دەبینن کارگاکەی ئەمەوە لە کنی ڕاوەستاوین دەکرێ بەرپرسان بە ئاوردانەوەیشی باشتر لە سروشتی ئێرە و لەو ئاو خاکە ئێرە ئەوانی مانەوەی خەڵکی ئێرە معنادارتر بکەنەوە بە کۆمەکم بە اقتصاد و ئابووری ئێرە و مطمئن ئەگەر ئاوەکان مەهار بکرێن و بەحسی ئابیاری بارانی و ئابیاری تحتی فشار شتە یارمەتی بدرێن و ڕاهنمایی بکرێن دەکرێت باغداریش لێرە معنای هەبێ و زەمینە باش و زۆرەکانی دێم بکرێنە بەراو کاکە سەلاحیان ئەی باسی ئەوم بۆ بکە ئایا لێرە من هەرچێک چاومگەڕی شتێک وەکوەوەی کە بڵێن بۆ خەڵکەکەی ئاسانکاریەک وەکو گاز ینی شتێکە زۆر شتێکی سادەیە کاشێ لە هەموو گوندێکا ببێت لە هەموو ماڵێکا ببێ و لە لێرە پێم وانە بێ شتێکی وا بێوانە عەرز بێ خزمەتان باسی خدمەت ڕسانی و خزمەت گەیاندن بە خەڵکی برخی لە ساڵی 64 وانەوە 64 بوو هاتووە بەڵام خانە بێهداشت و مەدرسە و ئەوانە هەیەی بەڵام بئیمکاناتن و حتا مەدرسەکەی خێرخواز و خێرمەندێک بۆ خۆی چەند ساڵەوە پێش 4 ساڵەوە پێش دایناوە بەڵام بەحسی گاز و گازڕسانی و شتە ئێستا خەریکن و لە پارەوە خەریکن بەڵام ئێستا بۆی نەهاتووە لە حاڵێکدا ئەمە 40 ساڵ لە بەئیسلا شۆڕشی گەلانی ئێران دەگوزارێەوە ئینتزارمان هەبوو کە زووتر گازڕسانی بکرێ وەکو ئوستان و شار و دیهاتە ناوەندەکان و ئوستانەکانی دیکە و پارێزگاکانی دیکە زۆر سپاس دەکەم کاک سەلاحیان بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە لێرە بینیتانم ئیشەڵا نمونەی پیاوی وەکێوە زۆر بێ
دایکیان سلام علیکم باشی شکر بێمە لا دانیشم باشی شکر دایک باشم بە قوربان دا لێ ڕازی بۆ خۆت چۆنیت زۆر باشم منیش بە باشیەوە باشم چیەکەی لێرە ئاوا بە جلی جوان و تەمیس و ئەو ڕووسەریە جوانە تەمیسەتەوە و ئەلحانەکان ڕستخم کوشیوە ئەشپەسخانم شردوتەوە بڕە قاپە شردومە ئەلحانی ژەوە هاتم بۆیە دەکەن ئەو برازا ژنی برازایە بزانم چ دەکە دەی باشە یەخوا لەشە ساغ بێ دیارە کاری ماڵیش زۆر تەڕ و تەمیسی بە شتانەوانی والله هەمیشە ماڵم خایەنە دوو بوو کشم دەگەڵ خۆشم کاران زۆر دەکەم دەی باشە لەشە ساغ بە یاخوا یاگیان باسی خۆتم بۆ بکە با بزانم ناوی شەریفت فاتمی حەباسی پورە فاتم گیان پێم بڵێ ئەو کات کە جەوان بووی بەقەی من بووی خەریکی چی بووی هەواری بووم هەر لە هەواری بووم حاجیمان کوڕەکانمان ور بوون دەهاتەوە لە بە هەفتێکی دەهاتەوە هەواری دەبوو بچەوە ماڵە کارمان هەیە بۆ خۆم بەسێ چوار کچانەوە هەر مەڕدۆشین و بێرکردن و کار و کوێرەوەری تەمەنە چەنێ بوو ئەو وەختەوە ئزدواجە کرد من کوڕ ئەوە نەخڵی دوورە ئەوە من دوو هەوێم هەبوو ئەدی مێردم بە ئامۆزای خۆم کردووە خوشکێکیشم هەرمێردی بە ئامۆزای خۆم کردو لە ماڵ ئەوە لە ماڵەمانی خۆمانە ئاها دێ باش ئەی بینت لەگەڵ یانە چۆن بوو زۆر چاک بووم ئەکان مرد بووە کشیان مابوو ڕقم دەگەڵ ڕۆی دەی باشە ئەی باسی ئەوم بۆ بکە بزانم لە چکوشتە دروستەکەی یا ئەو کات دروستەکرد مێخەک لە چک ناکەم وەلی گۆریم چنیوە دەستەوانم چنیوە سەر کڵاوم چنیوە وەلی ئەلحان حوسە لەم نییە دەستمەت کە دەستم شکا بوو ئەی سەهەر هیچێکت لەوانە نەماوە یان بۆ بووکەکەت بۆ کوڕە زاکانە کچە زاکانە کەم هەشتێکی ناوزانانی ئەوی شاری مناوەله نەوەله بووکی شارە هیچێک نازانەوەن وەڵای ماڵە وەڵای چێشت و منان و شێوشتی لێ دەنێ وڵاتی خایان دەکاتە وەلی وەختی تەشی و مەشیلی ماوەلها ئەی لەم سیخم و پوڵانە دروستەکە ناوەڵە ناڵم حوسە لەم نییە ئەی ئەو کات کە بەتەمەنی من چێ ئەو دەمی وەڵە هەموو شتێکم دروست دەکرد لەوانەشت هەیە وەڵداشتی زووکام دەمێنێ وەڵە من هشتێکی زوم نەما وڵای کۆچکە ئەوریشم هەبودان بۆ جیرانەما کۆچکی چی کۆچکە ئەوریشم کۆچکە دەگەڵ کۆچکەی هەوریشم وانە دەگەڵ کۆچکە و چارەکان لەسەرماندەنا دەی جوان بوو جاخوا دەزان هەر بەوانە دڵی حاجی بر ئاری وەڵا زۆر جوان وزار بە دڵی خۆ ئەم من نازان دەبێت نەفەر بڵند جوان بووە وانێ نانا هەر جوان بووە دیارە کار جوانی کارێکشم کردو نان و هەویری زۆرم کردو تەشیم کردو تەنیشم کردووە ئەی تەشیشتە ئیسە لە بەدت هەیە یان شتی وا دروست کردووە ئاری وەڵا هەموو شتێکم دروست کردو وەلی حوسە لەم نییە هەم بەسە تاکەنج ئەیسە خەریکی چیت بۆ خۆت حەوایتە تۆ لێرە دانیشتوی وڵای جا بۆ خۆمەگە ڕزقەکەم چاک کرد نان و چای دەخۆم سیگای دەکێشم دادەنیشم چ بکەم ئەی بە قوربانە بم لەسەر سەرە گەڕێم دادەنیشم چند بۆ تێ دەکەن بووکەکان و نانی دەخۆین و چارێکی سفرێکی لەبەر بووکەکاندا حەسایتە تۆ یان وەڵای زۆر هەستاومەوە بە خودەی کوڕەکانە حتمما کوڕی باش وەڵای زۆر کوڕەکانیشم شکر زۆر کدوم لە شارین و دووشم لێرە شکر زۆر کوردستان کرد دەی باشە دایگیان ئەی پێم بڵێ چێ شوشتیان بۆ دروستەکەی چیان بۆ دروستەکەی چێ بۆ خۆیان بشتێ خوانە هەم بەشتیمە نییە چەلان ئەی ناڵێ ئەوە بووکەکەی من دڵم بەو شتەوەیە بۆم دروست بکە باری وەڵاواش دڵم بۆ خۆیانی وەرە نهاران دەڵە چ دەخۆین دڵم بە خۆتانستان پێ خۆشە لێنێ چا ئابوو گۆشتی دەڵێت ئینسان باشە گەروایە بووک و خەسووی خات ئارێ وەڵا زۆر ئەو بچینەوە ماشینینەوەمە دوو بوو سوار بکوشم بۆ خۆم هەر چووی بۆ کوێستان بۆ گژ و گیاوشتە ڕێواز لوشە سەنان بووە وەڵای شیوە خۆڵ و گاگەش بووە کانی کلێ بووە کانی شینچێ بووە لەوانە نەماوم بە هەواری سوزانم یەک هەوار نەماوەنێکم ئیلا نەچمە بێن جوینە نە هەموو کردن ئەی پێم بڵێ ئێرەکانی لە یەکانیە خۆش کە بڕۆیتە سەری ئێرە تا ئێرە هەموو شێرەیە لە شو لە وانێکی ڕاهات و ئان لە سەرم باح لە شوێیە لەوێ ڕادەحانکانیمان نەماون ئەو دەمکانیتان نەبوو دەمەکانیمان هەبوو دەچوین ئەو خڕی سەرێ تەنێکێک و سڵەکەم بە شانی هەڵدەستەکشم بە دەستی بۆت هەڵەگرتراوانە ئەو ژنانە دەچوونە نۆکان دەچوونە چێویکان لەگەڵ ئەو کچانە ڕۆشتن بۆ سەرکانی و ئاوتانە هێنا و ئەی حاجی ناهە حاجی دەهات حاجی لە شێوی دەبوو پرێ وڵاویش دەهات ئەی ئاوەکەی بۆ هەڵ ناگرتی کۆرۆنا بە خڵای بۆی هەڵ نەدەگرتم وڵا زۆریش یاگالیم وڵا من پتر بوو زۆر دەی باشە پورێگیان
شتێکی خۆشە هەیە بۆم بڵێ چۆن چوزانم بیرەوەریەکی خۆش قسەیەکی خۆش نەسیحەتێکم کە قورباندم نسحەتێکی خوددا بەخت و شانست داتێ هەر ئاوە جوان بن وڵات خۆش بێ دڵمان خۆش بێ ئێرات پێ خۆشە ئێرەت پێ گوندێکی خۆشە خەڵکەکەی خۆشە وڵا خۆشنی ئابوو ئەتەن پیسە ماڵتەوەنی دەڵم وڵا ئەلحان هەساریمە دەبێ ڕۆنی لێ بماڵینە ئاوە ڕۆمانەیە ئەوڕۆتن پیسە ناکە دەی پورێگیان ئەی خەڵکەکەی لە بین یەکا چۆنن دەروجیران چۆنن پێکەوە وڵا قەت مەح کێشە و ناخۆشیان نەبوو قەت یعنی لە ئەم جێگایکی یارامتر بووە ژنت هێنا بۆ کوڕەکەت هەر لێرە هێنا دیاچووی بۆشە وڵای دوم لە تالاری هێناون چوویتە تالا هەموو شانی شارین دوم نەبێ سێم لێ شارین حەیزی شاریە حوسێنی شاری ئاکۆی شاریە ئەوەی زمانی زووەڵا ئەلەوەی داوەتمان دەگەڕا خۆش بوو زۆر وڵا بە تەقەی دەهۆڵ و زۆر نا ئەیسە دەهۆڵ و زۆر ناوشە فکردنەکەم ما بەوانی وڵا ئێمە هەبوو وڵا ئەلحان نییە دوو سێم هەر لە شاری هێناون ئەی مەشکەوشتا ئەلحان مەشکەی چەرم نماوە مەشکەی بەرقێ حەساوتێتە ئارێ وڵا تێی دەکەین و فیشی لێ دەدەین بخۆی دەچی مافی خۆتە ئەو وەختە زۆر کارە کردوەیسا شە حەسیت کارکردەوە لە دەست و لاقیش بوو ئەی فەقیرە نەر بخڵە بەخدای تا چەند دەستاندا نەدەم ناتوانم مەسلمان دەم لاقدێش ئەی بە قوربانی دەست بم بانی وە بم یاخڵا دەست و دەی باشە دایگیان بە قوربانی شو بم یاخۆ مفەق زۆر سپاس دەکەم دایگیان بە قوربانە بم ئیشەڵا کە لەشە ساغ بێ و دڵە خۆش بێ بەخڵای دڵ خۆشە و ناخۆشە و هەر دێوانی ئەرێ وەڵڵا جا گوێ لێبێ زمانێکی کە سەحابت نەما دڵت ناسک دەبێ وەنیە وڵای دەنابووکی چاکیشم هەیە کوری چاکیشم هەیە وەلی دڵخۆش نیە وەک جارە ئەدی ئیشەڵا خوا کوڕەکانێک بووکەکانێک کچەکانت بۆ خۆشکە ڕاستایی قوربان زۆر سپاس دەکەم دێ لەسەر ئیزنت بامم بڕۆ نابوو نەهارێت خدا زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دایگیان بە قوربانە بم با بڕۆم خۆ حافیزە بێ نانا زۆر قسەکانە باشن ئەی خەمە سەر چاوم باشە دەست و چاو خۆش بێ خوا خۆ حافیزە بێ سلام علیکم خاڵێکیان باشیش گور فەرمونون باشیش گور بێ مەلاتان دانیشم سلااوتان لە بە خاڵێکیان بەخێرێ سەرچاوم زۆر سپاس دەکەم سلااو لە ئێوەش بێ بەخێرێ سەرچاوەکانم ڕەبی بەخێرێ باشیش گور سلامت بیشەڵا ئەگە تۆ چاک بم زۆر چاکین ئەمەش بە باشیەوە باشین چیەکەن لێرە دانیشتون وەڵا ئەوە هاتوون فیلم بەدانمان دەکەن زۆرمان پێخۆشە و زۆرشمان پێچاکە زۆر سپاسانەکەم بۆ ئێمەش بەڵێ وایە بۆ ئێمە شەر خۆشە لەگەڵی وایە دانیشین و دوو قسەی خۆش بکەین وانە ئەمەش بەدڵی ئەوەندەمان پێخۆش هاتوون یارە ئەوەندەمان پێچاکە زۆر سپاس دەکەم کە دڵی ئێمەتان نشکانوە خاڵێکیان پێم بڵێ ئەو جلە کوردیە جوانانە چێ لەبەر ئەو جلە کوردی هەر لە ئەوە ڕادەبەرماندا بووە زوو ڕانک و چۆغەمان دەبەردا بووە ئەلحانەوە کەوا پاتۆڵمان دەبەردایە ئەم سەرپاشم دەبێت میشە ئاوا ڕێک و پێک جلی کوردی جوان لەبەرەکەیت و ئارەوەڵا هەمیشە و دایم ئەوما هەر دەبەردا جوانتریش ئەوە هەر بەرگی نێودێت نابەرگی بەرگی شایی و سەفەرەمان هەیە بەڵا دەی باشە باسی شاییمان کرد خاڵێکیان با ناوی شەریفە بزانم بابە ناو بانگەکەم خاڵندی شەنگە بەڵێ ئەی شەنگە بۆ شەنگە ینی شەنگەیە دەیەک بووە شەنگە شۆرت من وایە هاش ئێوە چی یەکن برایەکی برای یەکەن ئەی بۆ هیچ لە یەک ناچن داهۆی یەک دەچین نانە لە یەک ناچن باشە چەند حولادی بێ هەموو هەوجێک ناچێ وایە ئەو قامکانە هیچی وەکو یەک مەسەرەن هەمنەوە شەش حەوت حولادم هەرێک لە شتێکە ئیوا جوان چاکە ئیوانە حەزا ئیوا ئەولادەکان ناحەزن نا هەموو جوان چاکە ناوتی ئەولادەکانم ناحەز ئەولادەکەمە هیچیان نەعەزنین یەک لێکە جوانتر و چاکترن ئیشەڵڵا خوا پێتان ببەخشێ قارەمانن باسی ئەولادەکانتانم بۆ بکەم با بزانم چەند کوڕ و چەند کچتان هەیە ئەمن دەم هەیە شەش کوڕ و چوار کچم هەیە هەموو دەڵێ منارەیە زۆر لە تۆ جوانترن زۆر ئیشەڵڵا کە خوا پێت ببەخشێ هەربێت بەت ئەو سەبەرەی جاسوودانم هەوەندەشم خۆشیان هەمووش هەر ئەلە ژنەوە لەو پیاوەی ئەم هەر ڕۆژ نەمێناوە هەڕیشم کردو دایک هەر گیراوە
دایکی تو من ناوەڵا ئیم هەڵم گرتووە ئەی بە قوربانتان حوسەت مریش خوێنداوە خوشکێکیان لێتاند و ئەوە لە هۆ ماڵەیە ئەو دەبێت بەسەرهاتی زۆر تێکەوە چۆن کوڕ با بە دەوەی دانێ چۆن ئەی بە قوربانە بم ئەی چەند کورتەیە ئەمە سێ کوڕوسێکچم هەیە ئەی لێرەن لەکن خۆتانە مناڵەکانتان هەموو لێرن لەکنە خۆمانن لە شارین ئەی بووکتان هەیە یان زاواتان هەیە هەموومان ینی ئەمە سێ زاوام هەیە سێک بووکیشم هەیە زاواکانتان باشن زاوا پیاوی چاکن هەموو پیاوی چاکن ئەمان حەوت بکم هێناوە ماشەڵات لێ حاڵی بووی ئەلهان شەشم لەکن ماون بەڵێ حاڵی بووی هەموو پیاوی چاکن زاواکاریشمان کوڕی چاکرد بۆ کاشمان بووکی چاکن هەمووشی جوان چاکە کامیان کامیتان زۆر زۆر خۆشەوە کامی بەلاتانە تایبەتە ها کامی زۆر تایبەتە بەلاتانەوە دەی بەلاتەوە چیە ناوان هەولات هەموو وەگیەکە دڵ کامی تایبەتە زۆر هەموو هەر یەکە خراپیش بە هەر وەگێک وا بۆ دایک و بابی زاواکانتان یان بووکەکانتان ئەوە مەوێ شەرخەمە بینتان بۆیە زاوای کەمان زاوای چاکن یەکە زاوە هەموون هەڵما بژاردون دە دنیادا هەچی پیاوی چاک نەوەک شەمان نەداوەتەیە وایە کەسێک کە باوکی ئاوا باش بێ باوکێکی ئاوا باشی بێ حتمما کچێکی باشیش بێ حتمما زاوایەکی باشیش کەمان لە خۆمان چاتن خراپتر نین ئەرەوەڵە باسی شایەکانتان بۆ بکەم زانم چۆن ژنتان هێناوە بۆیان دەچوونە سەری و دان خواست و دان هێنا ماران دەکرد و شەو داوت و بەزم و ڕۆزم و حیساب و داکرد و چەند شەو شایتانە بوو وەڵا سێ ڕۆژان شایمان هەبوو ڕۆژێک دۆکڵی بوو ڕۆژێک خۆشی بوو دۆڵ دۆکڵی بوو شامی ژەوە دیارە پڵاو گۆش بووە یەک ژەمتان پڵاو گۆشتە دەوانە پڵاو گۆشت بوو پڵاو گۆشت گۆڕەدانە بوو چیتانە کرد ئەو سێشەوەم بۆ باس ئەو سێشەوە ناڵم خۆشی بوو خزم و قەڵم و داوت دەگیرا و هەپەڕین و خۆشی و داوت و بەزم و ڕۆزم و خزم و خەڵمان باگ دەکرد و هێداهات نەکردمان و سێ ڕۆژان ئەو بەزم ڕۆزم و داوەتە بوو ئەوە سەوەری بوومان دەجێت بە تەقەی دەهۆڵ و زڕنای و چۆن بۆ بەربووکیان دێنا و بەربوو دەهات و سواری ئەسپیان دەکرد و دابردە بۆ خەلیفانی مەسەلەن ئاوە دیێ بە دیێ دابر و بووکەکانتان هەر خەڵکی ئێرن بەخدا خەڵکێرن و ئیلاوەن و ئاوە دێ باشە ئەی ئەوەم پێ بڵێن شەوانە زۆر هاتوچۆیەکەکەن ئەرە وەڵا شەوەیە کەم وا بوو کابرا لە ماڵە خۆمان دانیشین سێ ماڵمان دوو ماڵمان دەکردن ئەرە وەڵا قەت وانە بۆ لە ماڵە خۆت دابنیشی بڵێ ناچم ماڵە کەس هەموو کەس داهاتە ماڵە کوێ ماڵ هەموو کەس هەموو یەک ماڵێکیمان هەبوو ئەی پێم بڵێن کاتێکە ئەچن بۆ سەردانی یەکترین کایاکەن جورابێن دۆمی جۆرابێن بوو پشکیلان بوو جا چوزانم بەزم و ڕۆز بوو میرمیرێن بوو چوزانم بوو چی میرمیرێن بوو میرمیرن ئەوە ئەمنەوە میر بووم ئاوەدا دەریشت بابی هۆی میر بوو چلێکی بابی ئەو ئاغای میر بوو چاکە ئەمنیان باکوتە بێن ناڵ چی لەکەن و چی لەکە ئەوان پێ کرد کابرا کە بنێوی قادر بوو ئەو ڕدێن بۆی تاشین ناگەینە و کارێک زۆر بە خۆشیمان دەگوزارە بە پێکەنین و بە سەیر و سوحبەت و هەتانی و شەوی سعادەیەک و دوودا دەریشتی خێزانتان نەیەوە تا دوو دامەنیشە خواردنیشمان دەدات و برێشکە بوو برێشکە و دان و ئەوانە بوو وڵە پێغەمبەرە هەرە وڵاحی با بە خۆشی دەگوزاران دایموی دەر هەم پێکەنین و سەیر و سوحبەت و خۆ بە دوژمناتی و شت نەبوو نا ئەوە گەستانە بوو حالم دڵی خۆش بوو حالم ڕوت و دڵخۆش بوو ئەلحان حالم دەوڵەمەند و دڵ ناخۆشە ئێرە خانی لێ بووە خاڵەگیان چی لێ بووە خان ئاغای لێ بوو ئاغارێ وەڵا ئاغاوەتە ماڵیان ئەلێرە بوو دوو برابوون مەزنی مەنگوڕان بوو برای ماغا مەزنی مەنگوڕان بوو ئیدی زۆر کەی خدای چاکی پیاوی چاکی بوو دەیدا ئەمە نەگەژنی مێ ناواژن بەش نەم کردووە دەگەڵ خزمێکی خۆمان ئەلێرە ماڵمان پێکەوە بووە هەر خەزم بووین جمبەش نەما کرد سێ شەوان داواتمان بوو ماڵ ئەوتە ماڵە بابی لێرەیە ئیمیش هات ئێرە لەم لەو پاڵەوە سێ ڕۆژان داواتمان بوو جا ئەو دێرەکە لە خزم قەومی خۆمان هەمووی جێڕابەوە ئەو سێ ڕۆژەی بۆ داوت بوو
زۆر باشە بەسەرهاتێکی خۆشتانەیە پێشکەش میکەن نوکتەیەک قسەیەکی خۆش پندێکی خۆش سێکی خۆش وڵای ئەما شەوێگە لە ماڵخماندا دەنیشی دەناچین ماڵان دەنا داهاتینە مزگەوتی هەتا سعات 12 شەوێ مزگەوت 20 کەسی لێبوو 30 کەسی لێبوو ئەوە پێکەنین و جۆرابێن و قمار و سوحبەت و ئەو دە ڕۆژە هەتاوەرە مزگەوتە پڕ لە حالم بوو مەلامان هەر هەبووە پیاوی چاک چاکم کە خدای کە یەکەمان هەبوون بە خدای هەموو دەتکوت شاش هەمی لێ دەکردن ئەرێ وەڵڵا پورێگیان چۆنی سلام علیکم باشی فەرموو حەدم نییە باش سلامت بیخوان باشیش گورپورێک سلامتی بە قوربان بم زۆر سپاس دەکەم من ناوم لەیلا ئێتۆ ناوە چییە خێری سەرچە ئایشێ ئایشە پورایشێکیان چۆنی سلامتی بە قوربان خەریکی چیت هەریکیچم خەری کار و کێرەوەری و ڕسق و ماڵ و هەڕ دۆشین و ماگە دۆشین و ئەوانەی مەڕۆ مانگاشە دۆشی ئەرێ وەڵڵا ئەشێ ماسی دەستە زۆر خۆ ماستی شیرەکە دەکوڵێنی دەکەنە ماست دەکەنە پەنیر سفت و جوانی لێنێ رووسیەکەی چۆن دەیدۆشین و شیرەکەی دەدۆشین و سەری دەگرین دەکەنە پەنیر ئەگە کرمانە پەنیر دەیکوڵێنینەوە لۆرکەکە لێ دەگرین لۆرکەی دەکەینە کەشک هەر بۆ خۆتانەیە ئەشی فرۆشن بۆ خۆم هەر بۆ خۆم دەی فرۆشتی ئەگەر لە خۆم زیاد دەی فرۆشم شیرەکەنا ڕستەکە ڕۆن پەنیر لۆرێک ئەوەدان فرۆشینەوەنە پورایشێکیان مریشک و جوشکت نییە ناوەڵا نیمانە میشکە جشکە دووسەدانە مریشک ڕاگرە و جوان و هەمان بوون هەموو دەردیان پێوە بم بردن یەک کەڵە بابمانەیە بە خدای کەڵە بابێکمان ماوەشی دیکام برد دێ باشە ئەی باسی ئەوم بۆ بکە بزانم چی بۆ هاوسەرەکەت لێ ئەنەی دەست و پوختت لە چیا زۆر خۆشە چاوەڵە حەجی پێی خۆش بێ بووی لە دەمی ئەنی لێ پرسیەوە من ئەمەوێ ئەمڕۆ چێشتێکی خۆشە بۆ ساسکەم چییە خۆی یا هەر خۆت هەڵەسیڵی من هەرچێکم پێ خۆش بێ بیلامانە برینجە و گۆشتە و سوو بە و پاشە و ئەوانە لێ دەنێ دێ باشە ئەی ئەو کاتکە گەنج بووی مێخەک و خشڵ و لەو شتانە دروستە کرد نەوەڵاوان دروست ناکەم لە بیشە ناکەم بۆ ڕق لێ بە خڵ پێم خۆش نییە من ئەوەندەم پێ خۆشە مێخەکەم لەم لایە نازانم لەمانە پێم خۆش نییە بەچکە خدای سانەگەرە سین و ساڵی ڕۆی وەڵاش پێ خۆش نییە وایە نا ئەو کاتکە گەنج بووی سین و ساڵ دەگە ڕۆی پێت خۆش نییە حوسەلەت نییە وایە پورێکیان دەی دەست و چاو خۆش بە قوربان دەی لەسەر ئیزنت با من بڕۆم کارە نییە ئەخلاص بووم ئەرەوەڵا ئەرێ ئەگە شتێک تێ پێشکەش میکە سەر چاوم هیچ تێ پێشکەش میکەی نەسیحەتێکی جوانم بۆ بکە سە چۆن نەسیحەت ثاني سعادة بتشاكلين أو عدد لي سجلوا جرام بي كسب سنة عزت بينا الله خيفك بينا الله أوا هدي بەسەر چاوە خەمە سەر چاوە خوش قربان زۆر سپاس دەکەم لەسەر ئیزنت خۆ حافیزە بێ خۆ حافیز خاڵەگیان ماندوو نەبی باشی شکور باشی خاڵێکە خێرێ سەر چاو زۆر سپاس دەکەم مانوو نەبی سلامت بی شەڵار و سوید بووی خاڵەگیانەوە خەریب بوو چیتە کرد وەڵا ئەو گڵی دەکەمە قڕ و خۆشی دەکەم و ئەوەی پێسوا دەکەم و خاتەوێت دڵە پێینەکە ینی ئەیسەکە کاتی بەفر و باران هاتووە دڵۆ پاکات ئەگە ببارێ ئەرێ وەڵا دڵە پێی دەکات تفاق ئێرە کوێیە ئەو هەمباری تفاقە دێ باشە خۆتان نەزانن ئەرێ وەڵا دەمێکی هەر خەریکی و کارن ئەرێ وەڵای داخ چ بکەینێ بیکەی مەزبوری دێ باشە پێم ناڵێ چۆن سواخیایی وەڵا وسەی دەخە بە بانی وێ بە ماڵی سواقی دەکەم و بە کارە گەڵ خەم کایە و قڕە و وانە ئەرێ وەڵا دێ باشە خاڵێکیان بە ناوی شەریفت بزانم وەستا حەیزمە من وەستا حەیزی ڕەشیدیان کێ ئەم کاری داروشتانی فێر کردووە هەر خۆتان یان بابتان یان باپیرەتان وەڵا دە هەر بە خۆم لە منداڵێ ڕ فێر بوو وێرەژ لێ بوو حاجۆ ساڵ هەمەندێکی لێ بوو هەم نەجار بوو هەم سەنعات کار بوو هەموو کارێک بوو پیاوی چاک بوو ئێستا حاجی وەسام هەموو نەماوە وەڵا فەوتی کردووە ئینشەڵا بە ڕەحمەت بچێ بڕۆنی ناو کارگاکەتەوە پێم نیشان بێ بزانم چی جوانتەیە
خاڵگەیان ئێرەتان چەند ساڵە هەیە؟ وڵایە 20 ساڵە هەمانە. ئەرێ وەڵا 20 ساڵ ئێرەتان هەیە؟ ئەرێ وەڵا 20 ساڵە کار لێر دەکەین. یخوا لەشتان ساغ بێ هەر خۆتانن یا کوڕەکانیش؟ وڵا کوڕەکانم 5 کوڕ لێرە کاریان دەکرد، کارگەرمان دەگرت، وەستامان دەگرت. زۆر شلوق و هاتوچۆ. شکاری زۆر بووە لێ ئەلحان هەر کوڕەکەم لەکرد ماویش هەر سەعاتێک کارێکی دەکات. مەزرای دەکات، باڵاتی دەکات، ئێروێ دەکات، داری دەبڕە، داری دێنێ. یخوا لەشی ساغ بێ ئیشەڵڵا. ئەی بۆم باس بکەم بزانم ئەوانە چییە سازت کردو؟ ئەوە خەپەیە. ئەوە خەپەی پێ دەڵێن، کاو گزرە و شتی پێ دەترێلی دەکەیت. چۆن ناوچۆن بە داری چی ساسان کرد؟ ئەوە بیە ئەو دەستکوکەلەکەی بی ئەوانەشی ئەوە سەختەدارن ئەوانە ئەوە سەختەدارە یان دەبێت بادام بێ یان دەبێت سێو بێ یان دەبێت گەزی چار بێ ئەگەوانە نەبێت نەرمن ڕاز دەبنەوە ینی ئێرەی بادامە ئەوانە بادام گەزی چار سێو ئەوانە دایدێنی ئەوە قای من وانێک نابن ڕاز نابێتەوە چۆن ئاوا خەمە کردوەوە دەستگات هەیە یا ئەویش هەر ئەوە قال بێ ماڵە ئەو قالبە هین خەمکردنی ئەوانە بوانە؟ ماڵە بەو سێکارش ئەوە سێکارەیە پێی کون دەکەین و خاڵەگیان ئەی ئەوە چییە بابی هێنم؟ هەروەکو شانە وایە شانە لە سایزی گەورەوانی؟ ئەرێوەڵاوە درمەقا لە مەزرا گەنم و جیا و مەسەنە شتی کا و پێی خەڕ دەکەینەوە ئەوەش هەر سەختەدارە؟ ئەوە سەختەدارە کە لە کەشی یان بیان چنارە دەنگەکانی دەبێت سەخت بی و چنار و ئەمانش سەختەداروانی ئەی ئەو لەو هینانەی نییە کە خواردنە بێ؟ لە لەوانێ دێ دەبێت سەختەدار بێ بگووان ئەوە دەستێک نەکراوە ناگە دەستکیکەی ئیدی کاری پێ دەکەی زۆر ڕەحەت ئەی شانۆشتە دروست ناکەن بۆ کچشتە؟ زمانی نەماوە هەلحان کاری داری کەم دەکرێت شانەی دار زۆر زۆر ئەڵێن باشە بۆ قش داهێنان و زۆر ئەڵێن باشەوانە؟ وێ وڵا زۆر باش وێلی هەن نەماوە پێما بە دارەکەیشە دارێکی تر بێ بۆ شانە یان دەبێ هەرمێ بەیان کرۆسک بێ بۆ خێزانتان دروست کردووە؟ هی زوو ئەی بۆ قوربان ئەی قژی پێداهێنا؟ هەر ئەو بوو هەبوو خۆ پەلاستیک نەبوو ئەوە چییە خاڵێکیان؟ ئەوە خالبی پێ دەڵێن خاڵب؟ خالبی بەدەنکی شەنە و خەپە و ئەوەی دێنی دارەکەی بە زودا دێنین زەحمەت نەبێ ئەو مایکە بگرێ بۆم تەوزیح بە بام ئەوە دارەکەی مەخصوص دێنین لە چین دەێن بە جودا و ئەندازە گیر دەیبڕینەوە لە خالبی دەدەین تا خالب دەگرێویشی دەبێگەیشی بوو خەپە و شەنە و ئەوانە پێ ساز دەکەین ئەوە گەزی چارە و بادامە و ماڵە هەیە باڵە زۆرە قای سێ و سێوە و ماڵە ئەرێ وەڵاوان داری چاکنەوە چونگە سەختەدانەوێ بۆوانە نابێ بۆ خۆم دروستم کردەوە ئەرێ وەڵا وەڵا هەنیمانە دەنا ئەرێ وەڵا هەمان بوو ئەوە ئەگە تەڕی دەیان هێنین ئەگەر ئیشکیش بوو دێن ئاوێدا دەی کوڵەنی دوا نەرم دەبێ ئەوە چەند دەفعە یەکڕاشەتی وەڵا جایشە لێ ئەگە زۆری تیشکا دەبێت دوو دەفعە لێدا زۆر کاری پێیەکەی کول لەبێت و دووبارە ماری دەکەوێت کول دەبێ ئەرێ وەڵا دەبێت تیژگەگە تیژینەکەی داری نابڕە پێما بێ زۆر دڵخۆشن بەم کارگاتان وای بە زیاد بێ لە خڵاییسان کارێکی بێت دڵخۆش نەبی بە کەلێک نا وەنیا ئێسان کارێکێکە ئیسفادەی لێ بکەی حیفە پشتیشی تێکەیان دڵت پێی خۆش نەبێ ئەی خۆشە زۆر وایە دەست خۆش بەخوا زۆر باشە خاڵەگیان پێم بڵێ ئەی نێوانت لەگەڵ خەڵکی ئێرەیە چۆنە خەڵکەکەی باشن خەڵکی ئێرە هەموو ماڵەکەم ماڵە خۆ من هەمویان کچ و خوشک و برای خۆ من ئەوانی بۆ ما هەروان وەخدا هەمویان زۆرمان یارمەتی دەکەن زۆرمان کار بۆ دەکەن کاک نادرگیان باسی کێوەکانم بۆ بکە با بزانم کێوەکانی دەور و پشت ناوێکی تایبەتیان هەیە بەڵێ ئەو چێمان هەیە بنیوی کەمانزار ئەو چۆ بڵندە ئەو چۆشمان هەیە بنیوی ملکی قڕانە ملکی قڕانە بۆچی ئەو ناوە وەڵا نازام دە قەدیمە ئەو نێوانی ناوە مەش هە وەکتو دەزانین بە خودای
باسی چیاکانیم بۆ بکە بە بزانم دەشتەکانی گوڵێکی تایبەت یان گیایەکی تایبەتی هەیە کە لێی بڕوێت و خاصیەتێکی ببێت خاصیەتێکی دەرمانی ببێت هەموو جورە گوڵێکی بەڕاستی من چاکنەوەکانی نازانم دەنا هەموو جورە گوڵێکی لێیە ئەی گژوو گیاوشتەی لێ بڵێن ئەڕۆن هاوینان یان بەهاران ئەچن بەڵێ مەسەلا ڕێواسی لێیە کەنگری لێیە جێلاخی لێیە ئەو ئەوایکە مەسەنە خەڵکی استفای لێکە بڵێ ئەوای کولە لێیە کاک نادرگیان پێم بڵێ شارەزایەت هەیە کە بۆچی بێرە ئەڵەن قۆیتەڵ بۆ خودای لە قەدیمەوە قۆیتەڵم هەر ئەو نیوە مزای وی نازام ئاسایکە مەسەن بەچ دەگا نازام چۆنا چۆنا فەق ئەو نیوەکە لیانەوە هەر ئەو نیوەیە هەر ئەوەی دەزام نازام نیوەکە عسەکەی بەچی نێودێندا مەسە قۆیتەڵ بەڵای دەی باشە دەست و چاو خۆش بێ خوا کاک نادرگیان زۆر سپاس بۆ زانیاریەکانت ماڵوادە مەمنون بەخێر سەد چاو خۆشەویستانم پرۆگرامی ئەم ڕۆژمان لە ئاوای هۆتێل کۆتایی پێهات ئاواییەکی زۆر جوان بوو زۆر سپاسی خەڵکەکە یەکەم کە بەڕاستی پێمانەوە هیلاک بوون تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ ئاگاتان لە خۆتان بێ.